سلااو و ڕێز دەمەکی درێژە ئەس نایم سەر شاشێ من پرۆگرام چێنەکردنا لێبوورینە خۆ دەخوازم سەردەمێوی ئەو بوو سەردانێکی من هەبوو ji بۆی کوردستانê و دەرفەت نەبوون بەڕاستیژی ئەس لەوێ دەرێ هەرگاف بەرنمەیان ئەو بکەم ji بۆی هەنێک پرزگرێکێن عائیلی و شخصی دەرفەتێ من کەم بوو و ڕۆژەوێ بشۆپینم لۆماژی دووبارە لێبورینی خۆ دەخوازم ئیرۆ ئەس دەخوازم لەسەر راپۆرێن مافێ مرۆڤان دەرحەقی خۆسەریا دیموکراتیک ڕۆژ ئاوا ئانژی هێزن سووریایی دیموکراتیک هەنێکی بە کورتاسی باعخفم مە بەرێدا گوتبوون و دەربارەی مافێ مرۆڤان بەگشتی هەنێک گلەیی و گازنجە ji saziyên mafê mirovan ê a navdewletî li hemberî xweseriya dîmokratîk hene û ew di îsal henekî zêdetir bûn ew rapor piranî merkezê wan ku li Emerîkaya Emerîka jî hêzekî serekî ye li Rojava û hêzeke ku berastî jî giringiya xwe heye ji bo xweseriya dîmokratîk û gelek alî dixwazin دەسەڵاتێ wî hêzê wî kêm bikin hinek alî jî dixwazin mîna Tirkiyeyê bi temamî ji holê rabikin ew rapor piraniya xwe her wekî min got derbarê mafê mirovan bûn denav wane de kuştin û tunekirina girtiyên Daişê ku di kampa holê dane li hinek kampên dinê jî hene lê yan serekî de kampa holê dane ku bi temametî li bin kontrola hêzên Sûriyayê dîmokratîk e bi avayekî nayasayî kuştina wan wendakirina wan ya duwemîn derheqê tevlîkirina beşdarî pêkirina zarokan bû ji bo refên serbazî û eskerî ku xweserî berêda ew qerarname ew rêkeftiname îmza kiriye ku ew girêdayê pîvanên mafê mirovan û zarokan tevlî hêzên serbazî nake lê devî warî de şikayet berdewam dikin û di heman demê de bin pêkirina mafê mirovan di warê çapemeniye û azadiya raderbirîn de jî di wir de jî hinek mînak hebûn û dûsê roj beriyaneha xweseriya dîmokratîk bersîfa van raporane da bersîvdayîna xweseriya dîmokratîk bi zimanekî nerim tiştekî baş e tiştekî bihêvî ye lê xweseriya dîmokratîk di bersîvdana xwe de tenê behsa mameleyên nayasayî û rêznegirtin li mafên mirovan derbarê girtiyên Daişê aniye ser ziman bersîfa beşên din nedaye bi taybetî jî tevlîkirina zarokan ji bona beşê serbazî bersîf û cewaba vê yekê nedaye û wisa xwastiya xwe jê xelas bike hevalên hêja min gelek carî dinê jî aniye ser ziman û her aliyekî siyasî an jî her kadîrekî partiyekî siyasî gava ku ez dibînim jî jê re dibêjim yanî mafê mirovan ya Emerîka ya Ewropa ne ew e ku tu wisa fan bikey ew mafê mirovan e û ne ew e jî ku tu henekê xwe pê bikey mafê mirovan çiya ew çina mafê mirovan direwa ew nizîkbûn rast nîne yanî mafê mirovan dîmokrasî هەڵبژاردن یاسا وانە دەناوە کۆنسپتە سیاسی یا وڵاتێن ڕۆژئاواییدا مینە ئەمریکا و ئەوروپا و ئوسترالیا یەک معنیاوی هەیە گەرەک مرۆڤ vêyekê fan bike yanî li ciyekî ku dîmokrasî nebû mafê mirovan nebû yasa nabe gava ku yasa nebe حکم دەسەڵات بڕیاردان دکەوە دەستێ چەند کەسان ئاژی یەک کەسی گاوا و حکم و دەسەڵات و بڕیاردان لە گۆڕی بەرژەڤەندی و تێگەیشتنا هەنێک کەسان ئاژی پارتیەکی هاتداین ئەو بڕیارداین بڕیاردانێکی نە دیڕاست
پێکریە یعنی لە سەرڤەیەکێ سعینە هاتیەکردن لە سەرڤەیەکێ لێکۆڵینێکی بەرفرە فکراندنێکی بەرفرە نەهاتیە مەشاندن دەوردا ئەو بڕیار ji بۆی وڵاتێن سەرمایەدار دەبە سەدەمێ نائارامیە هەر لە هەر وڵاتێکیدا هەر بڕیارێک بوو سەدەمێ نائارامیە لەوێ دەرێدا سەرمایە کۆمپانیا ئیهاڵە ئانژی کارساز دکەون ناوا پرزگرێکان و نەکارن دەوردا کارێن خۆ یا بازرگانی و یا ئابووری بمەشینن یەک ئەوە یادنێژی لە هەر وڵاتێکیدا کو ئەمریکا تێدا بێ و مافێ مرۆڤان بێن بن پێکردن بێگومان مرۆڤ جارە یەکەمین شکایەتی خۆ لە ئەمریکا دیکە ئەمریکا سەبەب بوو ئەمریکا وسا بوو ئەو لە ڕۆژهەڵاتە ناوین تشتێکی باوە خاڵە سێمین ئەوەکو هێزن ڕۆژئاوایی چەند ساڵێن دومایەدا 10-15 ساڵێن دومایەدا مەجبور بوونە لە ڕۆژهەڵاتە ناوین گاواکو دخوازن دەستوەردانێکی بکەن چ دکەن هێزێ خوا مینە شەڕێ عراقی ئانجی شەڕێک کوێتێ تەمامی هێزێ خۆ ناخەنە وی وڵاتی هەنێک هێزێوانتێن هەنێک تەکنۆلۆژیاوانتێن لێ دخوازن هێزێن وی وڵاتی ئانجی بەشێک ژە هێزێن وی وڵاتی لەسەر عاردێ بخەبتینن وانە بەکاربینن شەڕ بۆوان بدەنکردن بەوی ڕەنگی هەم خەرجێوان کێمە هەمژی ئەمبێژن زەرەرێ معنەوی کێمتر دەبێت لە شوونە کو سەربازێک عسکەرێکی ئەمریکی پێتێ کوشتن ئەمبێژن چەکدارێن وی وڵاتی تێن کوشتن لەسەر وێ بنگەهێ ئەمریکاییدی هاوپەیمانیان چێدیکە بەوان هێزانەڕاک و ئەو هێزێن ژێرا دەبێژن فاکتۆرە نادەوڵەتی ئانژی نۆن ستەیت فاکتۆر ئەو فاکتۆرێ نادەوڵەتی مرۆڤ نەکارێت دە هەر واریدا ئیتیفاقان بۆڕاچەکە یعنی لە کۆنسپتا سیاسەتا ناودەوڵەتیدا ئیتیفاق بە دەوڵەتان ڕاچێ تێچێکردن لێژ بۆی و ئەو دەوڵەت نینە ئەو دەوڵەت نینە لێ ئەو هێزەکن دکارن بە ئەمریکارا بە ڕۆژ ئاوارە ئانجی ئەمبێژن میناک بە کۆالیسیۆنە ناودەوڵەتیرا بخەبتن و کارێوان پێ هەیە پێرا کار دکەن و لە بەندێنێک و هەنێکی بەرژەوەندیێوان بەرچاوان دەرباز بکەن گاواکو ژخە دەردکەون ئانژی گاواکو کارێوان پێنامینێن ئانژی گاواکو دخوازن هەنێک شەرتان لەسەرواندا فەرز بکەن وان مەسەلانە دەردەخەن هۆلێ دەردەخەن ئۆرتێ مەسەلەن بەرێداژی لە کوردستانە عراقدا مافێ مرۆڤان دەهاتن بن پێکردن لێژ بۆی و وقاسی هێزێن کوردی عراقی پێویست بوون ji بۆی ئەمریکای چاوێ خۆ ژێ دەگرتن گاواکو نەها کێمتر پێویست بوونە ئانجی ئەو هێز زێدەتر نێزی ئیرانی دەبن نێزی تورکیای دەبن ژە سیاسەتا ڕۆژ ئاواییان دوور دکەون مەسەلەیە هەڵبژاردن مافێ مرۆڤان شەفافیت گەندەڵی وا تشتانە لە هەمبەریوان زێدەتر مەزن دکەن ئەو ji بۆی خۆسەریا دیموکراتیک ژی وسایە خۆسەریا دیموکراتیک ڕاستە وەک من گوت دە شەرت و زروفەکی پڕ زەحمەتدایە لێ ئەو مەجبورە بە راپۆرتێن خوا هەنێکی بە ئاوایەکی سامیمی بە ئاوایەکی ڕاستگۆیانە بینە سەر زمان تو جارێکی دکاری وانە بخاپینی دوو جاران دکاری سۆز بدەی سێ جاران دکاری لێ جارە چارەمین و پێنجمین ناچە سەر گاواک و ئەو راپۆر زێدە ببن پێشگیریە ناودەوڵەتی ji بۆی vê بەشێ کێمتر دەبێ لۆماژی یعنی تێوێ ئەو تێ وێ واتای لە هەر بەشێکیدا کو هێزێن وسا هەبن ئەو هێز بەڕاستی پێویستە لە هەنێک مەسەلەیاندا زێدەتر بڕیارێن بنگەهین وەرگرن ینی یەک جوانەژی قەرار فعالیات دەدەستێ گروپەکی ڤەشارتیدا نەبن دەدەستێ ماڵباتێکیدا نەبن دەدەستێ پارتێکی سیاسیدا نەبن مەجلیس هەنە کۆمیسیۆن هەنە دەدەستێواندا بن من بەرێدا بەرنمەیەک لەسەر ڕۆژ ئاوا چێکرد بوو ئەس باوەڕم ئەو بەرنامە
ئەو بەخۆشی قبولکردن یعنی کو ئەو ڕاستیەکە من لەوێ بەرنمەیە کرد ڕژێما کادرۆ یعنی دەوڵەتە کادرۆ سیستەما کادرۆ یعنی لە ڕۆژ ئاوادا ئەم دەزانین حتا نەهاژی وسایە کۆمیسیۆن هەنا دەوان کۆمیسیۆنان نەدا عەرەب ئەرمەنی سوریانی کلدانی ئێزیدی تورکمەن جێدەگرن لێ گەلک جارنا من ژوان عەرەبان بیستیان یعنی دەبێژن تەمام ئەم جێدەگرن دە کۆمیسیۆناندا ئەم دە مەجلیساندا جێدەگرن مەجلیسان ڕقا پرانی عەرەبن مەجلیسە منبج پرانی عەرەبن لێ یەک و قەرارێ دەدا نە ئەمن یەک و قەرارێ دەدا نە ئەو کوردنژی کو دە مەجلیسێدانە هەنێک کەسێن دەنێ قەرار دەدەن کو دە مەجلیسێدا نینە ئەڤ یەک هەر کەس دەزانێ و ئەڤ یەک دەمێ پێش دەبە پەزگێکێکی پڕپڕ مەزن و گاڤک و تشتێکی وسا هەبە مافێ مرۆڤان پیڤانێ مافێ مرۆڤان ناین کۆنتڕۆل کردن گاڤک و نەوێن کۆنتڕۆل کردن ئێدی پەزگرێک مەزن دەبن و دابڕانێک چێ دەبێت دەناوبەرە جیهان و دەناوبەرە خۆسەریەدا یعنی مرۆڤ گەرەک تەنێ حیساب هێزان نەکەش دەوڵەتان ژێڕانەکە نەها لە گاڤک و ئۆپەراسیۆنە سەرێکانیە 2019 هات لە دارخستن دەوڵەتە ئەمریکا دۆناڵد ترامپ قەراردانە وسا و کەس نەکاری بوو لە هەمبەری وێ قەرارێ دەرکەوە یەک و لە هەمبەری دەرکەت تەنێ ئیسیقالە ئیسیفاکردن تشتێکی دن نەکردن لێ جڤاکە ئەمریکا جڤاکە ئەوروپا ئەڤە قبول نەکرد و پڕ باندۆر چێکردن یعنی جڤاکە ئەوروپا جڤاکە ئەمریکا تشتێکی وسایە جودابوونێکی وسا هەیە بە جڤاکە ژاپۆنیاڕا بە جڤاکە چینڕا تشتێکی وسا هەیە و ئەو بەخۆ دکارە هەنێک جارنا لە دەرڤەی دەوڵەتێ هەنێک تشتان مەجبور بکە دەوڵەتێ مەجبور بکە پرۆسێسا بڕیاردانێ مەجبور بکە لۆمە گەرەک ئەو جڤاک بێ ئەساس وەرگرتن پیڤانێن وان بێن ئەساس وەرگرتن پیڤانێ وان چنە دیموکراسیە مافێ ژنانە مافێ مرۆڤانە و هەر ئەو یەکژی ئەو کریە یعنی هەبوونە عەرەبان هەبوونە ژنان هەبوونە نەتەوێن جودا هەبوونە ئۆلێن جودا دەناوە کۆمیسیۆناندا دەناوە حکوومەتێکیدا ئەو یەک و ساکریەک و ئەو پشگیری حتا ئیرۆ بەردەوام بن نەتەنێ مەسلەیە شەڕە نەتەنێ بەرژەوەندیە ئەمریکای نەتەنێ مەسلەیەکی عسکەریە مەسلەیەکی جڤاکی ناودەوڵەتیژی هەبوو هەیە هەگەر و کێم بەژی گاڤک و ئەو یەک بەردەوام بن وە قاس راپۆر بێنداین و بەرسیفە ڤان راپۆرانەژی بە ئاوا یەکی و مرۆڤ بەرسیفە هەنێک تشتان بدا ژە هەنێک تشتانژی خۆ کەڕ و لاڵ بکە زەرەرێ دەدا ڕۆژ ئاوا لۆماژی ئەو زەرەرداین دەدەمێ پێشدا بەڕاستی دەبەک و ببن پرزیەکەن سەرەکە نەتەنێ دۆستێن ڕۆژ ئاوایی دۆستێن کورجی ئالیگرێن مافێ مرۆڤانژی ژوێ سیستەمێ دوور بکەون و ئەو سیستەمژی وەک مینە سیستەمێن تۆتالیتەر دیکتاتۆر بێ پیڤان یەن ڕۆژهەڵاتە ناوین بێناسکردن و ئەو پشگیری نەمینێ هێویدارم لەسەر ڤان تشتانە هەنێکی باشتر بێ ڕاوەستاین حتا بەرنمەیەکی دەن سلااو ڕۆزی خۆ پێشکەشی وە دیکەم لە کرەما خۆ هەوڵ بدەن ڤان بەرنامانە بەڵاو بکەن لایک بکەن ئەگەر پرسیارێکی وە هەبە کۆمنت بکەن لێ کۆمنت زێدەتر لە کەناڵە یوتیوبدا بکەن و ئێنکو کەناڵامە یا یوتیوبێ سوبسکرایب نەکردە لە کەرەما خۆ سوبسکرایب ئابوونە ئیشتراک بکەن ڕێز و سلااف